فیلمی کاس ئەوەی دەبێتە ڕاستی بۆ ماوەی 24 ڕۆژ لە دەریادا ون دەبێت و بەم شێوەیە ڕزگاری دەبێت. فیلمی کاس ئەوەی دەبێتە ڕاستی و فرانسۆی تەمەن 47 ساڵ دەڵێت لە ڕێگەی ئاوێنەیەکەوە بەردەوام کاردانەوەی تیشکی خۆرم ناردووە بۆ ئەو فڕۆکانەی کە جارجار بەسەرمدا تێپەڕ دەبوون بۆ ئەوەی ڕزگارم بکەن. ئێلڤیس فرانسۆی تەمەن 47 ساڵ دانیشتووی کۆماری دۆمینیکایە لە ڤیدیۆیەکدا کە لەلایەن هێزی دەریایی کۆلۆمبیا بڵاوکراوەتەوە دەڵێت جگەل لە پاکەتەیە کە چە بوو پاودەری سیر و کەمێک و بە هیچ خواردنێکم پێ نەبوو بۆیە هەموو ئەم پێکاتانم لەگەڵ ئاو تێکەڵ دەکرد و بۆ ماوەی 24 ڕۆژ خواردم بۆی بتوانم لە ژیاندا بمێنمەوە. هێزی دەریایی کۆلۆمبیا دەڵێت ڕزگاربووەکە کە وشەی یارمەتی لەسەر بەلەمەکەی نووسی بوو کە لە دووری 120 میل لە باکووری ڕۆژاوای پۆرتۆ بۆلیڤار لە پارێزگای لاگواجیرا دۆزرایەوە لەبارەی ڕزگاربوونیەوە فرانسوا دەڵێت دوای 24 ڕۆژ لەون بوونم 2000 فڕۆکەیەکم لە ئاسمان بینی و دەستم کرد بە ناردنی کاردانەوەی تیشکی خۆر لە ڕێگەی ئاوێنەیەکەوە کە پێم بوو. کاتێک بینیشم 2 جار تێدەپەڕێت تێگەیشتم کاردانەوەی تیشکەکەیان بینیوە و چاودێریم دەکەن بۆیە دوجار هێزی دەریای کۆلۆمبیا بە هاوکاری کەشتێکی بازرگانی ڕزگاریان کردم. لە بەیاننامەیەکدا هێزی دەریای کۆلۆمبیا ئاماژە بەوە دەکات کە ڕزگاربووەکە لە کاتی چاکردنەوەی بەلەمێکی کەشتیوانی لە بەردەم بەندەرێک لە دوورگەی سان مارتن لە باکووری ڕۆژهەڵاتی ئەنتیل بۆی خراپی کەشوهەواوە لە دەریادا ون بووە. فرانسوا دەڵێت هەرچەندە چەند جارێک هەوڵم داوە پەیوەندی بە بەشی فریاکەوتنەوە بکەم بەڵام بەهۆی لاوازی تۆڕی پەیوەندە ناوخۆیەکان سەرکەوتوو نەبوو. لە کۆتایی قسەکانی داوتیشی لە دوای هەموو شکستەکانم چارەم نەما جگە لە دانیشتن و چاوەڕوانی بۆ ماوەی 24 ڕۆژ و دوور لە وشکانی تەنانەت نەمدەزانی چی بکەم و لەکوێم سەخت بوو هەندێک جار هیوام لە دەست دەدا کاتێک بیرم لە خێزانەکەم دەکردەوە.